بەڕێزان میوانە خۆشەویستەکان بە ناوی ئەفسەرانی دەرچووی خۆلی هەفتی ئەرکان بە خێرهاتنێکی گەرمتان لێ دەکەین بەخێر بێن سەرچاوان سەرسەران بە دوواداچوون بکەن بۆ زانستی سەربازی جیهانی بە مەبەستی گەشەپێدانی فکری خۆتان ئەرکان لە هەرێمی کوردستان تەنها یەک کۆلیژە بۆیە دەبێت کۆلیژی ئەرکان لەبیر نەکەن. برایان لە کۆتاییدا پەیمانتان پێدەدەین کە کار بکەین بۆ بەرز ڕاگررتنی ناوی کۆلیژی ئەرکان و هەمیشە سەرچاوی زانستی سەربازی بین بۆ ئەفسەران و پشتیوانی تەواو بین بۆ وەزارەت لەژێر چاودێری بەڕێز وەزیری پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستان. جارێکی تر سوپاسی ئامادەبوونتان دەکەم لە ئەنجی دەرچوونی خولی ئەرکانی حەوت سەرکەوتن بە پشتبەستنە بە خودای گەورە و هێزی لە بنەهاتووی گەلەکەمان هێزی پێشمەرگەی کوردستان نەمری بۆ شەهیدان و سەربەزی بۆ خانەوادە و کەسوکاری شەهیدان. لە دەستپێک و سەرەتایە لە ناخەوە پیرۆزبایی گەرمتان لێ دەکەم. دەستخۆشی و ماندوو نەبوونی لە هەموو مامۆستایانی ماندوو نەناز دەکەم. هیوای سەرکەوتن و پێشکەوتنی زیاترتان بۆ دەخوازم شانازیتان پێوە دەکەم.